دۆستان ئازیزان خۆشحاڵم جارێکی کە پێتان شا دەبینەوە ئەمڕۆ لە تەوەرێکی کە لە بابەتێکی کە ئێمە هەموو بابەتەکانمان پێ گرنگە بەڵام ئەمەیان پەیوەستە بە شوناسمانەوە و ئێمە تووشی دەردێک بووین گرفتێک بووین ئاریشەیەک بووین خۆمان بەکەمەزانین بەردەوام خۆمانە شێنینەوە و لە هەر جێیەک لە هەر گروپێک لە هەر دەستگایەکی وشیاری و ڕۆشنبیری کە دروستە بێت کۆمەڵێک لی ڕاپەڕن ئەیشکێننەوە هەوڵەدەن نەمێنێت ئەمە خۆی لە خۆیان بەبێەوەی خۆمان بزانین ئەبین بەسەرە ڕمی دوژمنان بۆ شکاندنەوە و بۆ لە ناوبردن و پەکخستن و وێرانکردنی ئەو چەمکە یعنی ئەوەی کە دوژمنانیانێ ئێمە بە ئاسانی بۆیان ئەنجامەدەین ڕیان بۆ خۆشەکەین بەو شکاندنەوەی خۆمان کە ئەوە دەردێکی زۆر زۆر کوشندەیە و گرفتێکی زۆر گەورەشە ئێمە با دوور نەڕۆین ئەو ڕۆژەی کە زانکۆی سلێمانی هەموو کوردستانە لە ساڵی هەفتایە بۆ 68 تا بۆ نازانم کەی بۆ دامەزراوە زانکۆی سلێمانی شۆڕشێ بوو بۆ کورد هەموو کوردی پارچەکانی تری دڵخۆش کرد دواتر لە ساڵی هەشتا پەیمانگای هونەرە جوانەکان دامەزرا لە سلێمانی بە هەمان شێوە ئەوی شۆڕشێ بوو ئێستا ئەگەر ئەو نۆبەرەیەی پەیمانگای هونەرە جوانەکان ناویان بهێنم هەمویان کەسی دانسقەن کەسی بەتوانان بەرهەمی بەردەوام بەرهەمی جوان و بە پێس پێشکەشەکەن ئەمە جێ خۆشحاڵیە و لە زەمانێکشە ئەوانە و ئەوانەی تریش و لەو زەمانەیەوە فێرخوازانی زانکۆی سەلاحەدین ئەمانە سەرەڕم بوون ئەمانە با بڵێن پێشڕەوی تەوەری هوشیاری بوون بۆ میلەت و ئێستاش هەموو ئەو زانکۆ و ئەم پێگە ئەلەکترۆنیانی کە هەن هەمویان پێویستن چونکە ئێمە بەرامبەر بە تەوژمێکی کەی جێلکردنی میلەت و چەوسانەوەی میلەت لە ڕێی ئایا هەرزدام و دەستگایەکەوە بێت بەڵام دژمنانمان بەرامبەرمان ئەیکەن ئەمڕۆ لە ڕێی جیهانگیریەوە هەوڵێکی زۆر زۆر سەختیان هەیە بەرامبەرمان و ئەوان بەهێزن ئێمە بەس ماوینەتەوە سەر ئەو کەسانی کە خاوەن هوشیاری و خاوەن دڵسۆزین ئەوانم بەرەنگاریانە بنەوە اینجا بۆیە زۆر لەو چەمکانە زۆر لە تۆوارانە بە پێویستە بۆ میلەتەکەمان یەکێ لەوانە فیستیڤاڵ گەلێ جارێ بینین لەم لاڵێن ئەم هەموو فیستیڤاڵە چییە ئەم هەموو پارەیە لەم فیستیڤاڵەیە سەرفە فیستیڤاڵانە سەرفەکرێ کاکە هۆڵی شانۆمان نییە هۆڵی سینەمانمان نییە ئەرێ با فیستیڤاڵ بێت هیچ نەبێ لە ڕێو فیستیڤاڵەوە کۆمەڵێک فیلم کۆکرێتەوە خەڵکەکە و شیارەکرێتەوە ببێت یعنی ئەمە بۆ چوونی منە ببێ باشترە گەلێ جارەڵێن پارەیە زۆر سەرفەکرێ با پارە زۆرە سەرفەکرێ با لە فیستیڤاڵە سەرفکرێ بۆ نا ئەی بۆ بڕۆن پارەکە لە شتیکەی خراپە سەرفکەن دەسەڵات بی با لە شتیکەی خراپە سەرفیکە ئەی بۆ لە بۆ سوودی میلە سەرفی نەکات ئەو فیستیڤاڵانە ئەو دیدارانە هەموو ئەو شتانە پێشانگارانە هەر هەمووی هەرچی چۆنە بێگەر تۆسقاڵێک ڕەوتی هوشیاری بەرەو پێش ببات بۆ ئێمەی میلەتی کورد بۆ پاشە ڕۆژ زۆر زۆرە ئەمڕۆ ئازیزێک هونەرمەندێک لە شنگالەوە ڕۆڵەی شنگال خوێنی شنگال هاتووە و باس لە زەرورەتی فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی شنگالەکات فیلم بۆ شنگالەکات فیلم لە شنگالە ئەکات کاک شانۆمەتۆ کاکە مەتۆگیان یاخوا بەخێر بێ باندیەمان درود و خۆشەویستی ئەم کاتت باش مامۆستای بەڕێز من حەزەکەم لێرەوە پرسیارێکرد لێ بکەم بەڵێ بۆ لە پێشاویستم بڵێم فیستیڤاڵ بەڵام جارێمەیە بڵێم شنگال بە دەستپێکی دەست نوێژەکەمان بێت بژیت چاوەکەمی
بۆ شنگال بە هۆکاری ئەوەی شنگال 1444 ساڵە ئەنفال ئەکرێت، 1444 ساڵە جینۆسایت ئەکرێت، ڕەشبکوژی ئەکرێت، فەرمان ئەکرێت، لەناو ئەبرێت، قات و قڕ ئەکرێت، بە هەزاران شێوە و بە هەزاران ڕەنگی جۆرا و جۆر خەڵکی ئێمە و شنگالی ئەچەوسێنرێنەوە تاکە خاکێک کە گەلی ئەزدایی یان باوەڕمەندانی ئەزدایی لە خۆ گرتووە و کۆی کردوێتەوە ناوچەیەکە کە پێی ئەوترێ شنگال، واتە لە تەواوی جیهانی بوونە ئێمە یەک شوێن شک ئەبین کە تەواوی خەڵکی ئەزدایی لە خۆ ئەگرێت و پێم وایە ئێستا لەم کاتەیە ئەکرێ بڵێن شنگال پایتەختی باوەڕمەندانی ئەزداییە. ئێمە لە تەواوی جیهانەوە شنگال وەکو سمبولی خۆمان ئەبینین، وەکو هێمای خۆمان ئەبینین، وەکو ئەو گیانە مەزنە ئەیبینین کە 1444 ساڵە بۆی تێکۆشاوین و نەمان هێشتووە بندەست ببێت، نەمان هێشتووە لە ناو ببرێت بەڕاستی. هەر بۆیە شنگال نرخ و پێودانگێکی مێژوویە هەم بۆ باوەڕمەندانی ئەزایی هەم بۆ گەلی کوردیش کە بە درێژایی مێژوو دەستەوەستان نەوەستاوە و تەسلیم نەبووە وە خۆی بەدەستەوە نەیەوە. بۆیە شنگال ئەو نرخ و بایەخە مەزنەی هەیە کە ئەمڕۆ ڤەژین ببێتەوە، نوژەن ببێتەوە، ژیانی ببێتەوە و بە هونەر ئیدی پێناسی خۆی بکەوە. ئیتر بە هونەر بڵێ من پێم وایە مەزنترین و هونەری گەلان ئیتر لەم ڕۆیە سینەمایە و ئەم هونەرە ئەکرێ ببێتە شوناسێکی مەزن بۆ باوەڕمەندانی ئەزدایش و بۆ شنگالیا ئەزیزەکانیش، بۆ منێکیش کە من ڕۆڵەی ئەو خاکەم و لەوێ لەدایک بووم ئەبێ بە جۆرێک لە سەربەرزی بە تێڕوانینێکی مەزن بۆ جیهانی من بەڕاستی کە من بتوانە بم پێش ئەوەی بڕۆم بە خاکی دایکم بڵێم هاکە من شتێکم بۆ تۆ کرد، هەوڵمدا کە ناوت زیندوو بکەمەوە بۆ خۆی کە تۆ دیتە سەر ناوی شنگال پێودانگەکەی شەنگ و ئاڵە. شەنگ و ئاڵ کەڕوونە، شەنگ و ئاڵ واتە زۆر قەشەنگ، زۆر نایاب، زۆر دڵگیر، زۆر بەردڵ، زۆر ناوازە کە جارێکی تر یەینەوە سەر ناوی شنگال تێی ئەڕوانین. کەوانەیەکم بەرێ کاگ مەتۆگیان من ئەمێ ئەوە ئیزافەیەک با بڵێن نێرینێکی کە زیادکەم بۆ ئەو ناوە. ئێمە گەلێ جار بیستومانەڵێن شەنگە بێری، بەڵێ وەکو شەنگە بێری، وەکو شەنگە باڵا، زۆر شتمانەیە لەگەڵ ئەو شەنگەیە شتێک هەیە. اینجا ئەم شەنگە ئاڵە، شەنگە ئاڵ، شنگال ئاوا هاتووە، ئەو دەستەواژەیە هەیە لەلای ئێمە، چۆن ئەڵێن پیری موغان، ئیتر هەنێ وشەمانەیە پیرەمێرد، پیری شالیار، پیری فڵان، پیر کەسە پیرۆزەکانن، بەڵام شەنگش بۆ ئەو کەسانە دێتەوە، بۆ ئەو خانمانە دێتەوە کە بەس شەنگ نییە، یعنی بەس لە مەسەلەی جوانیان نیە، لە ئازایەتیشە. یعنی بۆ نمونە شەنگە بێری لەوەیە دێت سێرەکەی کچێکی جوانە، بەڵام کاتی خۆی شوانەکە دوو مەڕی ئەگر دەبن دەستیەوە سەری مەڕەکان و ئەم کچانە کە ئەهاتنە بێری، ئەهاتنە و ناوچەی بە کچەکانیانەوت بێری کە ئاهاتنە و دەشتە بانە مەڕ لە هاوینە لە دەشت ئەمایەوە نایەنایە بۆ ناو ئاوایی. ئیتر کچەکانە چون بۆ لێ مەڕەکان بدۆشن، شوانەکە سەری هەردوو مەڕەکەی ئەگرت، ئیتر کچێک لەم لای دۆشی و کچێک لەو لای دۆشی، دوو مەڕێیان لابرد، دوو مەڕیکە. اینجا جاری وا هەبوو ئەم کچەیانەوە نە ئازا بوو کچە جوانەکەیان دوسێ مەڕی ئەدۆشی. ئەمە یەکێ بوو لە سفاتەکانی ئەوەی کە دوسێ مەڕی ئەدۆشی، بێجگەلەوەی جوان بوو، بێجگەلەوەی چوست بوو، بێجگەلەوەی سوار چاکیش بوو، یعنی شەنگە سواریشیان پێ ئەوت. ئەمە هەموو ئەو ناوانە لەوەوە هاتووە. ئەوە بەس ویستم ئەو زیادەیە بۆ ناوی شنگالدا بنێ. بەڵێ دەستەکان خۆش بێت. بەڕاستی ئەمە یەکێک بوو لە ناوەکانی شنگال لە شەنگ و ئاڵەکە. لە ناوی دووەمە شنگار یان شەنگەیار، واتە
قەشەنگەکەی یار قەشەنگەکەی خوددا تا شوێنە هەڵبژێردراوەکەی خوددا یارەکەی خوددا ئەو ناوەش لە قۆناغێکدا ناوێکی ڕۆحانیەکە بەسەر ناوی شنگالە نراوە لەبەر ئەوە بایەخی شنگال بۆ من زۆر مەزنەوە و خاکی دایکمە لەبەر ئەوە ئەبێ بۆی تێبکۆشم و هەر بۆیش ئەلێرەوە گرنگی ناوی شنگال بۆ فیستیڤاڵی شنگالی نێودەوڵەتی سینەمایی لەدایک بوو. من لێرە بۆ چوونێکی کەشم هەیە حەزەکەم بۆیە جارجارت بڕم دێمە ناوە بۆ شتانم. دایک کاتێ 5-6 مناڵی هەبووە جاران ئەم دایکە هەموو مناڵەکانی وەکو یەک سێرەکات بەڵێ خواردنیشیان کاداتی وەکو یەکەیان داتێ هەتا قۆناغی دایکایەتی لە مێژووە لە ناوچەی ئێمەوە لە قەڵای چەرموو لە قەڵای کەرکووک قەڵای هەولێرەوە دەستی پێکردووە. شوێنەوارەکان لەوێوە ئەڵێن قۆناغی دایکایەتی کە دوای ڕاوشکاری قۆناغی ئیتر نیشتنی هەبووە شار دروست بووە و نیشتنی و شاریش لە پەیداکردنی بژێوی ژیانی بەردەوامیەوە دروست بۆ کە کشت و کاڵ بۆ دایک دۆزیوێتەوە. ئیتر لەوێوە ئەڵێم دایک لەو کاتەیە بۆ بەخوا وەکو خوا پەرستویانە دایک بۆ بەسەرچاوەی کۆمەنیستیەکان شیوعیەت کەوتویانە دایک لەو کاتەیە یەکسانی دروست کردووە لە بینی هەموو مناڵەکانیە. ئەمە لێرەوە من ئەڵێم چی؟ ئەڵێم دایک لەگەڵەوەی ئەو هەموو یەکسانی لەگەڵ مناڵایە بەڵام کاتێک کە مناڵێکی برینارە بێت ئازارێکی بێ زیاتر بایەخ بەو مناڵە داوانی تری ئیهمال نەکردووە زیاتر ئەو لە باوەشەگرێ. ئێمە لەم ڕۆیە بڵین و نەڵێن کەرکووک و شنگال و خانەقین و ناوچەدا بڕێنراوەکانمان برینارن ئەبێ هەمومان ڕوویان لێ بنین ئەبێ هەمومان باوەشیان بۆ بکەینەوە ئەبێ بە هەموو جۆرێک پەنایان بۆ بەرین وەکو چۆن لەم ماوەیە ڕۆژەڵاتمان کە لە شۆڕشا بوو لە ڕاپەڕی نابوو هەمومان بەدەنگجەوە ڕۆشتین جگە لە هەنێک بۆیە شنگال بەو ئاراستەیە پیرۆزە. بەڵێ دەستەکانت خۆش بێت جوانت هێنایە زمان بەڕاستی لە جێی خۆیەتی کە بڵێن سەرهەڵدانەوەی یان گەڕانەوە بۆ مێژووی ئەو شارانە دەستپێکێکی مەزنە بۆ بنیاتنانەوەی گەڕانەوەمان بۆ خاک بۆ شارەکان بۆ ئەو دابڕانەی کە هەمان بۆ لە بینی یەکە بۆ نمونە ئەبێتە دەستپێکێک کە ئێمە گرێدانێک لە بینی شار و شارەکان دەست پێ بکەین. ئەمە یەکێکە لەو ڕنگانەی کە ئیتر ئەو سنوورداریەی کە لە ناو شارەکاندا هەیە و هەموو کاری ناحەزانی ئێمە ئەوە بۆ کە لەیەکماندا بڕێنن ئەبێتە دەرفەتێک کە جارێکی کە بۆ یەکتری بگەڕێنەوە جارێکی کە سەر لە ماڵی یەکتری بن جارێکی کە پەیوەندی دروست بکەینەوە جارێکی کە لە یەکتری تێبگەین جارێکی کە یەکتری ئامێز بکەین یەکتر لە باوەش بگرینەوە بەو دابڕانە مێژوویەی کە هەزاران ساڵی خایاندووە و هەزاران ساڵی تریش لە بەرامبەرە کە ئێمەیان زیاتر کردووە بە دوژمن ئەمە دەواازەیەکە بۆەوەی کە بەڕاستی ئێمە باوەش بە یەکا بکەینەوە ئێمە بە یەکتری بین بۆ ئەگەر ئێمە دیقەت بین هەتا ئێستا ئێمە کێشەی شارچیەتیمان هەیە کە ئەوە بەڕاستی قورسە بیری لێ بکەیتەوە ئاسان نییە کە تۆ بیهێنیتە زمان لەبەر ئەوە من پێم وایە دروستکردنی فیستیڤاڵ و بنیاتنانی فیستیڤاڵ لە ناو شارەکانیان بە ناوی شارەکان بۆ نمونە ئەگەر تۆ دیقەت بە فیستیڤاڵی سلێمانی هەیە هی کەرکووک هەیە هی دهۆک هەیە هەولێر هەیە شنگال هەیە کۆبانێ هەیە ئەمانە هەمووە بن بە دەرفەتێک بۆەوەی ببورن من کەمێک ناساغم ئەمە هەمووی ئەبێتە دەرفەتێک بۆەوەی کە ئەو سنووربەندیە لە ناوبەرین و ئەو شارچێتیش نێڵین
و شارەکان بە شاری خۆمان بزانین. ئەمڕۆ من لە شنگالم بەیانی لە سلێمانی بم، دوو بەیانی لە کۆبانێ 4 ڕۆژی کە لە دهۆک بم، دوانی کە لە هەولێر بم. بەم جۆرە ئەو سنووربەندی و شارپەرستیش لە ناو ئەچێت. بەڵێ من حەزەکەم بچینە سەر تەوەرێکیکە ئێمە لە ناوی شنگالەوە نیەتی دەستمێژمانێنە، بەڵام با بچینە سەر بوونی فستیڤاڵ. بەڵێ کاک مەتۆجان، زەرورەتی فستیڤاڵ چییە؟ هەموو فستیڤالێک گرنگیەکی خۆی هەیە. ئەگەر تۆ دیقەت بەی هەر فستیڤاڵی ڕەنگێک بەهایەک ئەیە بەخۆی، و هەر یەکەی بە جۆرێک لە جۆرەکان تێ ئەکۆشێ بۆی کە ئامانجێکی خۆی بپێچێت. فستیڤاڵ لە دەستپێکە گرنگەکەی لەوەیە کە کۆمەڵە خەڵکانێک کۆ ئەکاتەوە کە ئەمانە لە یەکتری دوورن و ڕەنگە ئەمانە بە یەکتری ئاشنان نەبن. هەر بۆیە دەستپێکی ئەم فستیڤاڵانە یانیش ئەم میهرەجان و میهرە گیانانە هی ئەوەیە کە ناسینەوەیەک بنیاتێکی گیانی ئاوێتە ببێت لە نێوەندی چەند مرۆڤێکە. ئەمە یەکێکە لە خاسیەتەکانی فستیڤاڵ. دووەم، لە فستیڤاڵەکانە تۆ ئامانجێکت هەیە، ئەتەوێت ئەو کەسانی کە دێن و ئەو فستیڤاڵی کە تۆ ئەیکەیت ئامانجی خۆت بپێچیت. جا چ ئامانجەکەت سیاسی بێت، چ نەتەوەیی بێت، چ دینی بێت، چ سەر بە کۆمەلگا بێت، یان هەر کیانێکی تری کە هەیە لە دنیا یان لە ژیانە، فستیڤاڵ بۆیتی ئەکۆشێ. فستیڤاڵێکی لەم جۆرە بە ناوی شنگال و بنیاتەکەی دیارە بۆ بنیاتنانی فلم ئەوەیە کە خەڵکی ئێمە لەو باندۆر و لەو سەر کێشمە کێشیەی کە ئەمڕۆ دنیای ئێمەی گرتوۆتەوە دەری بێنێت و ڕای کێشێت و بیبەستێتەوە بە دنیایەکەوە کە هونەرە، ژیانە، ڕەنگینیە، ئاوێتەیەکە لەگەڵ ڕۆح، ئاوێتەیەکە لەگەڵ گیان، لەگەڵ بوون، ئاوێتەیەکە لەگەڵ ئافراندن و داهێنان. ئەمە وا ئەکات کە خەڵکانێک ئیتر لەم هەموو سەر لێ شێواویەوە بیر بکەنەوە لەوەی کە گیانێکی ئافرێنەرانە بنیاد بنێن و بێنە ناو تەوەرێکەوە کە هونەر و ینی ئەکرێ بڵێم کە ئەمڕۆ مەزنترینی هونەرەکان کە سینەمایە کە جیهانی کۆ کردوێتەوە لە خۆی، یاکە ئەکرێ بڵێم جیهان بە پێودانی سینەمایی جەنگ ئەکاتە. سینەما ئەمڕۆ لە ئەتۆم زووتر پەرە ئەسەنێت، زووتر ئامانجی خۆی ئەپێچێت، زووتر بەرژەوەندیەکانی بەدەستەوە ئەهێنێت. لەبەر ئەوە دروستبوونی ئەم فستیڤاڵە و گرنگی ئەم فستیڤاڵە لەوایە کە ئێمە گیانێکی هۆنەری لە شنگالی جینۆسایت کراوە بنیاد بنینەوە و وا بکەین کە خەڵکانی ئێمە، گەنجانی ئێمە، نفشی دوای ئێمە، نەوەی دوای ئێمە ئەم پێودانگە بکەنە پێودانگێکی ڕۆحی و کیانی و گیانی مەزن لە خۆیانداوە ئەمە بەرنە پێشەوە لە کاتێکە ئەکرێ بڵێم کە شنگال ئەمە بۆ 1444 ساڵەڵێکە 4 ساڵ ئەبێکە لە هونەر دابڕێنراوە بە هەموو جۆرێک بندەست خراوە بۆی کە نەتوانێت بێت. هەڵبەت لە لاوک و لە ستران و لە هۆزانچڕین و لەمانەیە ئاشتێکی کردووە، لە مۆزیکە ئاشتێکی کردووە، بەڵام بەڕاستیش لە هونەری نواندن و لە سینەما و لە شانۆ کە بێبەش بووە. بۆیە ئەم فستیڤاڵە یەکەمین و مەزنترین دەواازێ بە ناوی شنگالەوە کە ئێمە کۆمەڵێک ئامانجمان هەیە. یەکێک لەوانە دروستکردنی ئەم فستیڤاڵە بە ناوی شنگال خاڵی دووەم ئەوەیە کە بتوانین هۆڵێکی سینەمایی مەزن بنیاد بنین و داوا بکەین و حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان بخەینە ژێر
کاریگەری ئەوەی کە هۆڵێکی شانۆی هۆڵێکی سینەمایی وە گرنگی هوەر بۆ شنگال بگەڕێنەوە لەبەر ئەوەی کە تۆ بنیاتی فیستیڤالێکت ناپێویستت بە جێگەوڕێکە بێەوە وا بکەین کە لە تەواوی جیهانەوە خەڵکان پێشنیات بکەین و خەڵکان بێن ئیتر شوناسی ئێمە ببینن لە شنگال. کاک مەتۆژان ئێمە هەمومان نەزانین زەرورەتی فیستیڤال ئەو دیاردەیەیە کە با بڵێم کۆمەڵگا یان شەریحەی یا خەڵکێکی زۆر لە خۆی کۆکاتەوە بۆ نمایشکردنی بەرهەمەکان وە گەنگەشەکردن، یعنی نمایشی بەرهەم گەنگەشەکردن وە کۆکردنەوەیان لەوەیە بۆ کە فیلمێک شەوێک عەرزەکرێ نمایشەکرێ لەو شەوەیە بۆ ئەو فیلمە لەوەیە 10 کەس بچێت، لەوەیە 100 کەس بچێت 200 کەس بچێت، بەڵام بۆ فیستیڤالێک لەوەیە 1000 کەس زیاتر بچێت وە کۆمەڵە فیلمە بینن وە یەکتریشە بینن وە لە بینە ئەمانە دێن گەنگەشەشەکەن. ئەمە خۆی لە خۆی ئاڵوگۆڕێکی فکریە، بۆیە پێویستبوونی فیستیڤال زۆر زۆر پێویستە. اینجا لێرەیە ئەمەی کە بەڕێستان باستان کرد ناوی شنگال و فیستیڤال ئەمڕۆ بێکەوە گرێدانێکی ئەوێت بۆ خەڵک بێنین بە ناوی شنگال کۆیانکەینەوە و تەوەرێکی کەیان حەزەکەم لەسەر ئەوەش قسە بکەین بۆ بیکەین بە نێودەوڵەتی. ئەمە لێرە نێودەوڵەتی کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە، بەڵام بۆ ئێمە ئیشی بۆ بکەین ببێ بە نێودەوڵەتی. بەڵێ حەزم کرد لەسەر ئەمەش ڕوونکردنەوەیەکمان بۆ بێت. ئەوەی کە وتت 100% من هاوڕاتم. یەکەم شنگال کە فیستیڤالێکی ئاوا بنیات ئەنێت و ناوێکی وا دروست ئەکات ئەوەیە کە شنگال بچێتە ناو ناوانەوە بەڕاستی، چونکە هەتا ئەمڕۆ شنگال نەنرخێنراوە. شنگالیش پێویستی بەوەیە خەڵکانێکی زۆری ژیانی لێ ئەەکەن، بەلایانی کەمەوە 9 ملیۆن مرۆڤ ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە کە لەو خاکەیە ئەژین و زۆرینەیان لە سەیا ئەکرێ بڵێم 90 بۆ 95 کە ئەزداین، کۆمەڵێک لە عەرەب لە دەوروبەر و کۆمەڵێک تورکمان و هەندێکیش کە مەسیحی لەویا ژیان ئەکەن. خاڵە بنەڕەتیەکە ئەوەیە کە ئێمە شنگال بنرخێنین لەو ڕۆوە خەڵکانێک وا بکەین کە ڕووبکەنە ئەوێ و شنگال ببێتە بەهایەکی بازرگانی بۆ خۆی، چونکە ناوەندێکی زەقی بازرگانیەوە. بۆ نمونە تورکیا و سووریا و عێراق بەیەکەوە بەستێتەوە و دوجار ئەکرێن بڵم ڕۆژ ئاوا و باشووری کوردستانیش لەو نێوەندەیە کە ناوەندێکی بازرگانی مەزنە. بۆی کە یەکەم بژانەوەیەک بەخۆیەوە ببینێ شنگال لە یەکێک لە ڕووەکانەوە. لە ڕووی دووەمەوە بۆچی ئەبێ ببێتە نێودەوڵەتی لەبەرەوەی ئێمە ئەگەر دیقەت بین شنگال کرایە خانەیەکەوە کە خانەی لە ناوبردن و جینۆساید بوو، خانەی قڕکردن بوو، خانەیەک بوو بۆ وێرانکاری، بۆ تاڵانی، بۆ کوشتن، بۆ بڕین و تەواوەن جیهان ترسێکیان لەم ناوە هەیە. ئێمە ئەمانەوێت جارێکی کە بنیاتێکی ڕەنگین بین بە شنگال وا بکەین کە خەڵکانێک لە تەواوی دنیاوە بێن ئەو شارە ببینن کە بە درێژایی مێژوو جینۆساید کراوە لە ناو براوە، بەڵام ئەمڕۆ هەوڵ ئەیات ڤەژین و ژیانی ببێتەوە جارێکیکە بکەوێتەوە سەرپێ و خەڵکانێک لە تەواوی دنیاوە بێن خواستی ئەم مرۆڤانە ببینن، بێگوناحی ئەم مرۆڤانە ببینن، هەموو ئەو خەدرەی کە بە درێژایی مێژوو لەم گەلە کراوە ببینن و لەوێ ئیتر ئەوان بڕیار بن کە بەڕاستی شوناسی فیستیڤالێکی نێودەوڵەتی بۆ شنگال گرنگ بوو یان نا و ئایا بوو بە پێناسێکی مەزن بۆی یان نا.
ئەمە لەوێەوە ئەمانەوێ ئەم نرخانە بەڕاستی بینەوە بە شنگال وە شنگال بگەینی قۆناغێک کە هیچ نەبێ جیهان بیناسێت. بەڵێ لێرە من پرسیارێکی کەم لا دروستە بێت ئێمە بۆ ئەوەی هەوڵدەین وەکو باسە کرد کە جیهان بیناسێ ناسینی شنگالە، ناسینی دۆزی شنگالە، ناسینی شوناسی شنگالە، ئەوەی کە ساڵانێکی زۆرە بە هەموو جۆرێک عەرەب ئەوێ شوناسی شنگال لە کوردێتی خۆی بسڕێتەوە و بیکا بە عەرەب بە هەموو شێوەیەک بە هەموو جۆرەکان. ئەم فیستیڤاڵە ئێوە ئەتانەوێ لە ناو شنگالا بێ یا لە ئایندەیە بچێ بۆ شنگال لەکوێیە وەکو جێیەکەی تۆگەر لە شنگالا بێ خەڵکێکی زۆر لە دەرەوە بێنیت بۆ شنگال باشترە بۆ دۆزەکە، باشترە بۆ شوناس، باشترە بۆ خەڵکەکەشی بۆ وشیاری خەڵکەکەش، بەڵام لەکوێ ئەکرێ لە ئێستاە ئێمە ناتوانین بڵێن ئەم فیستیڤالە ڕاستەوخۆ لە شنگار نمایش ئەەکەین و ئامادە سازی بۆ ئەەکەین لە بەرەوەی شنگال جارێ لە قات و قڕیەکە کە خەڵکەکەی بەڕاستی نانیە بیخۆن. هەتا ئێستا خەڵکی ئێمە ئەناڵێنن زۆرینەی هێشتا نەگەڕاوەتەوە شنگال هێشتا وێرانە. ئەوەی کە بنیاد ئەنرێ و کە پیشان ئەیرێ ئەم فیستیڤاڵە لە ساڵی یەکەمی ئێمە دامان ناوەکە لە شاری بیلیفیلد ئەم فیستیڤاڵە پێشکەش بکەین لە ئەڵمانیا بە هۆکاری ئەوەی زۆرینەی خەڵکی ئەزدایی و شنگالیەکانمان لە شاری بیلیفیلد ژیان ئەکەن نزیکەی پێم وابێ ئەگەر هەڵە نەبم 7 بۆ 14,000 مرۆڤی ئەزدایی لەوێ ئەژین. لە هەمان کاتا شارۆچکەیەکی با بڵێن شارۆچکەیەکی تر کە هێرفۆردە لە تەنیشتەوەیە ئەویش زۆرینەی دانیشتوانەکەی هەر ئەزداین. شارێکی تر بە تەنیشتی بیلیفێلدەوە هەیە ئەویش هانۆڤەرە. ئەم شارەش نزیک بە 7,000 مرۆڤی ئەزدایی تیا ئەژی. بۆیە ئەوێ مادانا بۆی کە خەڵکانی ئێمە بەشداری لە پرۆسی ئەم فیستیڤالەیە بکەن و زۆرینە بێن بتوانن بینەری ئەو فیلمانە بن کە لەم فیستیڤالەیە پێشکەش ئەکرێن و ساڵی ئایندە دەستپێکێک ئەبێ بۆ ئەو فیستیڤالە لە ئەڵمانیا ئەکرێت هەڵبەتە. بەڵام ئێمە کۆششەکەمان بۆ ئەوەیە کە فیستیڤالەکە هی شنگالەوە لە داهاتووە ئەم فیستیڤالە لە 100,000 ئەبێ لە شنگال نمایش بکرێت. ئەمەش ئەو کاتەیە کە ئێمە توانیمان هۆڵی تایبەت بە سینەما و بە شانۆ و بە مۆزیک و هەرچی ئەوەی کە پێویستمانە لە شنگال بنیاتی بنین و وابکەین کە حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمی کوردستان تر کامیان ئەچنە ژێر ئەو بارەوە ئەو هۆڵانەمان بۆ بنیات بنێن بۆی کە ئەو فیستیڤالە بگەڕێنینەوە لە بەرەوە چاومان لە سەریان ئەبێت و قسەشمان لە سەریان ئەبێت بۆی کە ئەو کارە بکەن لەبەر ئەوەی کە تەواوی شار و شارۆچکەکان زۆرینیان خاوەنی ئەوشتن تەنها شنگال نەبێت کە بەڕاستی بێبەش کراوە لە هەموو جوانیەک. سەبارەت بەوەی کە با بڵین چێ لە پشت ئەم فیستیڤالەوەیە حکوومەتی هەرێمە حەزبێکە گروپێکە چێ ئەم فیستیڤالە ڕاپەڕێنێ چونکە مە پرسیارێکی زۆر حساسە لە لای هەستیارە لە لای هونەرمەندان زۆر بە هەستیاریەوە لەگەڵم چەبکە ئیشەکەن. بەڵێ تۆ پێت وایە حکوومەت و دەسەڵات خەمی هونەر بخۆن؟ لە ڕاستیان نە. هەموو هەوڵە هونەریەکان هەوڵی کەسین، کەسەکانن ئەو هەنگاوە ئەنێن، کەسەکانن ئەو هێزە ئەیەنە بەرخۆیان کە بتوانن بە ئافرێنن یان بنیاد بنێن. ئەمە بە هەوڵی کەسی من کراوە و من خۆم بنیاتی ئەو فیستیڤالم ناوە و دوای ئەوەی کە من بەڕاستی بەشداری بکرد لە فیستیڤالی فیلمی کۆبانەیە کە ئەویش هەر نێودەوڵەتی و لە ئەڵمانیا پێشکەش کراوە لەوێوە
من گەیشتمەوە قۆناغی کە بۆچی منیش خزمەتێک بە شارەکەی خۆم نەکەم، بۆچی منیش خزمەت بە شنگال نەکەم، بۆچی منی شنگال بنیات نەنێمەوە، بۆچی شنگال نەبەمە ناوانەوە، بۆچی نەیکەم بە دەستە خوشکی شارەکانی تر. بە هەزاران پرسیار لەسەرما هات و چوون دەربارەیەوەی کە بۆ منیش فستیڤالێک بنیات نەنێم. لەبەرەوە هەر ڕاستەوخۆ 2 ڕۆژ دوای ئەوەی کە من لەو فستیڤالەی کۆبانێ بەڕاستی تەواو بووم، لەگەڵ برادرانی ئەوەیە قسەم کرد، وتم کە من خەیاڵێکی ئاوا لەسەرما دروست بوو. یعنی بەشداریکردنم لە ناو ئەو فستیڤالەیە بوو بە قۆناغێک لەوەی کە من فستیڤالێکی تردا بمەسرێنم. ئەویش ئەوە بوو کە فستیڤالی شنگالی نێودەوڵەتیم بنیات نا بەو پێی کە نێودەوڵەتی بێت بۆەوەی کە بەڕاستی سەرنجی دنیا بێنینە سەر شنگال و ئەمانەوێ شنگال بە دنیا بناسێنین. بۆ نمونە کۆبانێ خۆی لە ڕێگەی ئەو بەرخۆدانە مەزنەوەی کە هەیبوو خۆی بە دنیا ناساند. شنگال جینۆسایت کرا، بەڵام هێشتا جیهان لێ بێ ئاگایە. ئێمە بە بەرخۆدان زووتر بە دنیا ئەگەین، بەڵام بە جینۆسایتکردن و بەقڕکردن زۆر درەنگتر لەوەی کە هەیە ئەگەین. بەڵام کاتێک کە مرۆڤ بەرخۆدان ئەکات ئەوە زیاتر تۆ ئەگەێنێتە ئەو ئاستە. لەبەرەوەی کە کۆبانێن ناسرااو بوو و ئێستا پارێزراوە، هەرچەنە لە ئێستا لە ژێر هێرشایە بۆ نمونە بەداخەوە، بەڵام لە قۆناغێکە ئیتر جیهان ئەیناسێت و لەسەری بەدەنگ دێت. لەبەر ئەوە پێویست وا بوو کە شنگالیش بخەینە قۆناغێکی لەو جۆرەوە کە شنگال بە دنیا بناسێنین و شوناسێکی بینێکە بەڕاستی شنگال حەقی ئەوەی هەیە کە ئیتر خەمێکی بخۆین تێکڕا هەم من و هەم مرۆڤایەتیش. من لای خۆمەوە من بەکارێکی زۆر پیرۆزی ئەزانم، تەنانەت لە دەرەوەش بێت لەم کاتانە لە دەرەوە و بە تایبەتەوەی کە بەڕێستان وتان لەو دەوروبەرە لە ئەڵمانیا لە نزیکە و شارە و لەو شارەیە خەڵکێکی زۆری برا ئەزدانی باوەڕەکانمان لەوێ ئەژێن و ئەمامە خۆی لە خۆیان بۆ وەکو هەڵمەتێکی وشیاری بۆ ئەوان زۆر زۆر پێویستە و کۆکردنەوەی ئەوان جارێکی کە زۆر پێویستە و لە ئەڵمانیاش ئەمڕۆ پێمان خۆش بێ و پێمان ناخۆش بێ. ئێمە لە باشوور لە ناو شنگالە دڵنیاییەک نییە بۆ فلیمسازانی جیهان، بۆ هونەرمەندانی جیهان، بۆ ڕۆژنامەوانانی جیهان کە بێن لە شنگالە ئەو فستیڤالە ببین و شنگال ببینن. بەڵام تۆ لەو شارەیە ئێوە ئەتوانن زۆر لە هونەرمەندە گەورە جیهانیەکان بانگێشتکەن، زۆر لە کەمپانیا بەرهەمهێنەرەکە سینەمایەکانی جیهان بانگێشتکەن، ئەتوانن بێن بۆ شارە، ئەتوانن بێن لەوێ خەڵکانی یەزیدی ئێزدانی ببینن، ئێزدانی باوەڕ ببینن. ئەوە زۆر زۆر پێویستە، زۆر زۆر زەرورە بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگایان لە ئەندێشەی ئەو خەڵکانە بێت. من ئەوەیان شتێکی زۆر لەم کاتەیە زۆر بە باشی ئەزانم. لە هەر کاتێکیشە کە شەنگەئاڵ ئازاد بوو و ئاشتی تیا بەرقەرار بوو، ئەو کاتە فلیمسازان و کۆمپانیەکانی جیهان بانگێشتکرێن بێنە ئەوێ، ئەوە زیاتر برینەکە بینن. دەستخۆشیتان لێکم بۆ ئەوە ئیشێکی زۆر باشە. ئەی چیتان کردووە بۆ وەکو پرۆسەی نێودەوڵەتی کە با بڵێن فیلمی جیهانی، فیلمی وڵاتانی تر بهێنە ناوەوە، فلیمسازانی وڵاتانی تر چۆن بانگێشتەکەن بێن لە فستیڤالەکەیە بەشدار بن یاخو بێن بۆ بینین، چی بکەن؟ چی ئیشێکتان بۆ کردووە؟ بەڕاستی ئەوەی کە من بڵێم چیمان بۆ ئەوە کردووە، جارێ بەس خەریکی ڕاگەیاندنین، جارێ خەریکین ناوی شنگال دروست ئەەکەین، هێواش هێواش ئەو خاڵانەی کە پێویستن بنیاتیان ئەنێن و هەوڵێکمان هەیە کە وڵاتانی دەرەوەی پێ ئاشنا بکەین لە ڕێگەی ئەو کەسانەوەی کە بەڕاستی لە دەورمانن یان لەو شارانەی تر لەو وڵاتانەی تر کە ژیان ئەکەن ئەم فستیڤالە بناسێنن و وا بکەین کە خەڵکانێک بەرەو ئەو فستیڤالە ڕابکێشین.
لە ئێستاە من ناڵم گەیشتون بە هیچ دەواازەیەک بەڵام هەموو ئەوەی کە ئێمە ئەمانەوە بیکەین ئەوەیە کە هەوڵ ئەین ڕەنگە ئاستەنگی بێنە پێشەوە ڕەنگە قۆناغی قورس بێتە پێشەوە هەتا تۆ شتێک لە نەبوونەوە بنیات ئەنێ هەتا خەڵکێک باوەڕی پێ ئەکات هەتا خەڵکێک ناوەکەی لە یادگەی خۆیان جێ ئەکاتەوە کە ئایا کاری بۆ بکات کاری بۆ نەکات فیلمی بۆ بنێرێ فیلمی بۆ نەنێرێ قورساییەکی هەیە بەڵام پێم وایە کە تەواوی وڵاتان هەماهەنگە بن لەگەڵمانە کارمان بۆ ئەوەی ئێستا من لەگەڵ چەندین برادەرە لە هەوڵ و کۆشی ئەوەن کە لە تەواوی وڵاتەکانی جیهانە دەرفەتێک بڕەخسێنین کە فیلم لە هەموو وڵاتەکانەوە بێن بەبێ جیاواسی حد لە ئیسرائیل و وڵاتە عەرەبیەکانەوە بگرە هەتا ئەوروپا و ئەمریکا و تەواوی ئەو وڵاتانەی کە با بڵێن وڵاتەکانی ئاسیا و ئەفریقا و چوزانم چین و هەتا ئەوەی کە بە کوردستان و بە تورکیا و بە تەواوی ئەو وڵاتانەی ترکە هەیە بە تایبەت ئەو فیلمانەی کە لەسەر مەسلەی جینۆساید و لەسەر شنگال دروست ئەکرێ شتێکی دڵخۆشکەر ئەبێ کە فیلمەکانیان بۆ ئێمە بنێرن و ئێمە لەو فیستیڤالەیە پێشکەشی بکەین. من لای خۆمەوە کاگمە تۆ هیچ شتێکی کەم نیتر نازانم خۆتەگەر چی کەت هەیە لەسەر تەوەرەکەی خۆت بەردەوام بیت لە خزمەتین. خزمەت لە منەوە دەستخۆشیت لێ ئەەکەم سوپاس و کوزارم بەڕاستی بۆ ئەو بەرنمەیە. من داخوازیەکم هەیە لە تەواوی هونەرمەندانی باشوور کە زۆرینیان لە فیلم سازانە پێم وایە کە ئەندام و زۆرینیان کە بەرنمەکانمان ئەبینن و گویان لە دەنگمانە من داخوازیم لیان هەیە کە ئەو فیلمانەی لەسەر شنگال هەیەە هیوادارم کە فیلمەکانیان بنێرنە ئەم فیستیڤالەوە وا بکەن کە ببنە دەستێکی مەزن و بنیاتنەر لەم فیستیڤالەیە ئەو دیسانەوەی لێمەوە پێم وایە کە برادرانی ڕۆژهەڵاتیش کاری زۆر ناوازەیان کردووە لەسەر جینۆساید هیوادارم کە ئەوانیش ئەو فیلمانەی کە هەیەە بینێرن بۆمان من دوجار ئیمەیلی خۆماندا ئەنەمیان ئەیم بە مامۆستای بەڕێز بۆی کە ئەو هونەرمەندانەی ئەیانەوێتیان ئەگەر هەژماری خۆمانیان بێت بۆ کۆنتاکت دروست بکەین ئەوە شتێکی دڵخۆشکەر ئەبێت کە ئێمە پەیوەندیەکی گەرم و گوڕ دروست بکەین لەسەر ئەوەی چۆن ئەو فیلمانە بێن و دوجار ئێمە لە ڕێی وەرگرتنی فیلمەکانی ئەوانەوە پێم وایە کە دەوڵەمەندتر ئەبین چونکە دوجار ئەمە فیستیڤالێکی کوردیە بەدەر لەوەی کە نێو دەوڵەتی بێت ئەم فیستیڤالێکی دیرۆکیە بەدەر لەوەی کە هی وڵاتان بێت و سەر بە خۆمانە وهی خۆمانە هیوادارم کە زۆرترینی ئەو فیلمانەی کە بۆ ئەم فیستیڤالەیەن کوردی بن وە کورد دەستێکی مەزنیان تیا هەبێت دوجار باکوور و ڕۆژ ئاوای کوردستانیش ئەوانیش ئاگادارم کە کاری ناوازەیان کردووە یەکێک لەو فیلمانەی کە من خۆم وەکو دەنگ بەشداریم تیا کردو ئێستا لە فیستیڤالەکانایە هی ڕۆژ ئاوا بووە کاری لەسەر کراوە و فیلمەکە لەسەر شنگال بووە کە زۆرێک لەو فیلمانە من ئاگاداریانم کە هەوڵێکی باش دراوە کە دەرهێنەرانی کورد و بەرهەمهێنەرانی کورد کاریان لەسەر کردووە هیوادارم کە ئێمە بتوانین بین کۆنتاکتێک یان پەیوەندیەکی گەرم و گوڕ بەیەک و دروست بکەین و ئەوانیش فیستیڤالەکە بەهی خۆیان ببینن و ئەمەیە کە پێیان بڵێم ئەم فیستیڤالە تەواوەن فیستیڤالێکی ئازادە و هی هەموو ئەو کەسانەیە کە ئەیانەوێ فیلمەکانیانی بۆ بنێرن. بڵێ کاگ مەتۆجان بەو هیوایم برادران هەمومان دەری خۆمانی بزانین چونکە ئەمە هی هەمومانە مڵکی هەمومانە و ئازارێکشە لە جەستەی هەمومانایە بۆیە پێویستە هەر هەمومان پێکەوە دەستخینە دەست یەک و ئەم فیستیڤالە سەرخەین و ئەگەر ئەم فیستیڤالە بێ ئەگەر لە کەرکووکا بێ ئەگەر لە کۆبانیا بێ لە سنە بێ لە هەریەکێ لەم شارە برینارانە بێ لە ئامەد بێت ئەمە جێی خۆشحاڵیە ئێمە هەمومان بەگەرم و گوڕی بەرە و پیری بچین و
خۆمان بە خاوەنی بزانین و باڵاتریکەین. نازانم کۆتایی ئەگەر شتێک تێ چونکە هیچ برادێک پرسیاری نییە شتێک نییە جارێ لەم کاتەیە. من سپاس گوزارم بەڕاستی ئەوەی کامانەوێت لە کۆتاییە بیڵێن هیچ فستیڤالێک بەبێ مادە بەڕێوە ناچێت. ینی یەکێک لە گرفتەکانی فستیڤال ئەوەیە کە تۆ ئەبێ فەند و سپۆنسەری بۆ بدۆزیتەوە. لەبەر ئەوە تێکۆشانی منیش یەکێکە لەوانەیە کە من فەند و سپۆنسەرم پێویستە و هەر کەسێک لە خۆی ڕائبینێت کە سپۆنسەری فستیڤال بکات دڵخۆش ئەبین سوپاس گوزار ئەبین ئەمەقداریان ئەبین کە هاوکاری سەرخستنی ئەم فستیڤالە بن وەک سپۆنسەر و وەک لایەنە مادێکێک چونکە فستیڤالێکی نێودەوڵەتی و بەو ڕەنگە بەڕاستی مادێتێکی باشی ئەوێت کە تۆ میوانت لە تەواوی وڵاتەکانەوە بێت، فیلم لە تەواوی وڵاتەکانەوە بێت، واتە تۆ ئەگەر هیچ نەبێ 10 هونەرمەندی باشوور فیلم بنێرن تۆ بەلایەنی کەمەوە 7 فیلمت لەوان وەرگرت، بەڕاستی مادێتێکی باشی ئەوێ کە تۆ داوای هێنانی ئەو مرۆڤانە بکەیوە، تۆ ڤیزەیان بۆ وەرگریتوە، میوانداریان بکەی، هەفتەیەکی هوەری لە وڵاتێکە بمێننەوە، ئەوە بۆ خۆی هەمووی قورسەتێکی هەیە. لەبەرەوە ئێمە داخوازمان هەم لە حکوومەتی هەرێم هەیە و هەم لە دەسەڵاتدارەکان و هەم لە حکوومەتی عێراقیش و هەم لە دەوڵەمەندەکانیشمان کە بێنە پێشەوە بۆ ئەوی کە بەڕاستی لەم کارەیە پشتیوانیمان بکەن و پێویستمان بە سپۆنسەر ئەبێت بە هەموو جۆرێک بە هەموو شێوەیەک. من ئەوەی کە پێویست بوو بیڵێم لەسەر ئەم فستیڤالە بۆ خۆی فستیڤال ڕوونە، ینی زۆر قسە هەڵناگرێت ئێمە بچینە قوڵتری ئەو بابەتەوە، ئەوەی کە هەیە هێنامانە زمانەی تر هەرچیەکی تر هەبێت من لە خزمەتتام و سوپاس گوزارم بۆ ئەوەی کە میوانداریت کردین و بۆ ئەوەی کە بۆ یەکەمین بەرنامە بەڕاستی لەسەر شوناسی ئەم فستیڤالە. دووبارە سوپاس بۆ تۆ بۆ بینەرەکان و دەستی هەموو لای خۆش بێت و دەستی تۆ خۆش بێت. دەستی ئەوەش خۆش بوو ئێمە وەکو فیلم سازان کە هەر ماڵی خۆتە و موڵکی خۆتە لە خزمەتین و ئەوەی بە ئێمە بکرێت لە فیلم سازانەوە لە خزمەتین بتوانین ئەو دەنگە بە دنیا بگەێنین بە هیچ نەبێ بە هەر 4 پارچەی کوردستان بگەێنین. دەستخۆشی لە یەکەم بە هیوای سەرکەوتنێکی زۆر گەورە و فستیڤالێکی باڵا. ئازیزان دۆستان یەکشەمی داهاتوو لەلایەن ڕۆژنامەوان کەرەمی سەیاد تیتاڵی کەرەمی سەیاد تەوەری فیلمی زارێ بە تەوەری فیلمی زارێ لەگەڵتانی تیتاڵ ڕۆژنامەوانێکی دیاری کوردستانی سوورە و لە ئێزگەی یێریڤان لەوێ کارەکات و تیتاڵ کوڕی کەرەمی سەیادە. کەرەمی سەیاد یەکێ بۆ لەو کەسانەی کە لێوان لێوی با بڵێن دۆبلێری یا یەکێ بۆ لەو ئەکتەرانەی کە دەنجیان خستۆتە سەر فیلمی زارێ. فیلمی زارێ ئەلبەتە یەکەم فیلمی کوردیە لەلایەن حەمۆبەجی نەزاریانەوە کراوە کە حەمۆبەجی نەزاریان کەسێکی ئەرمەنیە بەڵام ئەوەنە کوردی خۆشویستووە لە 1926 و 27 ئەو کاتانە 3 فیلمی لەسەر کورد کردووە، لەو کاتانی کە فیلم بێدەنگ بووە، لەو کاتانی کە فیلم سەرەتاکانی فیلم بووە لە هەموو جیهانە. ئیتر ئەم کەسە هاتووە 3 فیلمی لەسەر کورد کردووە و کارەکتەر و شوناس و بابەت و هەموو چەمکەکانی فیلمەکە کوردیە. ئیتر ئەمە گەورەی و پیرۆزی ئەو زاتەیە. لەو کاتێ فیلمەکە بێدەنگ بووە بەڵام کەرەمی سەیاد دواتر ئێزگە یێریڤان وابزانم بۆ کارە هەستاون دەنگیان خستۆتە سەری با بڵێن دۆبلاجیان کردووە، لێوان لێویان کردووە بۆ فیلمەکە بۆ کارەکتەرەکان. کەرەمی سەیاد لەو کاتەیە یەکێ بۆ لە ئەو کەسانی کە لە ئێزگەی رادیۆ یێریڤانە کاری کردووە ئەو هاتۆ دەنگی خستۆتە سەر یەکێ بۆ لەو ئەکتەرانە. اینجا تیتاڵیش کوڕی ئەوە و زانیاری تێری لەسەر ئەو فیلمە هەیە و بە خۆشحاڵی و حەزەکەین ئەم یەکشەمەی بێتەوە
کاک تیتاڵ لێرێ و لە ماڵەکەی خۆتانایە و لە ماڵەکەی خۆیەتی و هەمومان بکەوینە جیانی پرسیاری لێ بکەین لەسەر بوونی فیلمی زارێ و ئەو کێشانە و ئەو چۆن هاتۆتە بەرهەمەوە فیلمە و بە تایبەت داواکاریەکەم لە فێرخوازانی هەردوو زانکۆی بەشی فیلمسازی هەولێر و سلێمانیە کە بۆ ئەوان زۆر زۆر پێویستە چونکە ئەوانە بنە سەرڕمی فیلمسازی دوا ڕۆژ بەڵام لەم ڕۆیە پێویستیان بەو مێژوویە بە وردەکاریەوە ساختکرێتەوە دەستخۆشی بۆ کاک مەتۆ زۆر سوپاسی هەر هەمووتانەکەین کەم پێکەوە توانیمان فیلمسازان بەردەوام بکەین و ئەم بەرنامەیەش ئەم وانەی کاک مەتۆش بەردەوام بکەین بە هیوای لە یەکشەمی داهاتۆ یەک بگرینەوە و هەمومان پێکەوە بین لە ماڵەکەی خۆتانە خۆشحاڵم دەستخۆشیتان لێ یەکەم دەستخۆش کاکە مەتۆ گیان